هێزەکانی پێشمەرگە لە سنووری حەمرین کێوماڵێکی ورد و فراوانیان ئەنجامدا و شوێن بە شوێنی ناوچەکە بە دوای باش ماوەکانی داعشدا دەگەڕێن. فەرماندەی میحوەرەکەش باس لەوە دەکات کە وردە جموجۆڵی تێرۆریستان لە سنوورەکە بینراوە، بۆیە دەیانەوێت لێرەوە ڕێی لێ بگرن. داعش دوای کشانەوە و شکانی لە زۆربەی بەرەکانە بەرامبەر بە هێزی پێشمەرگە و هێزە ئەمنیەکانی عێراق ئێستا لە قۆناغی دۆمی دروستکردنەوەی مەفارزی پارتیزانیایە و ئێمە هەم ئێرە بە چاویگی ئەوە ئەزانین کە لێرەوە هێز ئەنێرن بۆ ئاشداخ و بۆ قەرەداخ و بۆ ناوچەکانی کوردستان و لێرەوە ئێمە ئەبێ دەست پێ بکەین و ئەمە واتای ئەوەیە پێشمەرگە ئەتوانێ بگاتە ئەو شوێنشی کە داعش بە شوێنی ئەبەدی و شوێنی دڵنیایی خۆی ئەزانێ. لە ئۆپەراسیۆنەکەی پێشمەرگەدا چەند حەشارگەیەکی تێرۆریستە پەرتەوازە بووەکانی داعش لە ناوچەکە دۆزرانەوە و سووتێنران. هێزەکانی پێشمەرگە دەڵێن ئەوان لە پێناو پاراستنی ئۆقرەی هاوڵاتیانی کوردستاندا هەمیشە لە ئەرکدا دەبن. ئێمە ئەمانەوە و پەیامە بگەێنین کە هێزی پێشمەرگە هەمیشە وریە لە هەر شوێنێک ترس هەبێ بۆ خاکی کوردستان ئێمە ئامادەین و بەگیان بە ڕۆح بە خوێن ئامادەین بەرگری لە خاکی کوردستان بکەین. بۆ ئەم دەرچوونانە کێوماڵکردن و مدامەکردنی ئێمەیە ئەم شەو نەخوێنەی ئێمە بۆ ئەوەیە خەڵ لە کوردستان بە ئارامی بێ مژێ. پێشمەرگە زانیاری ئەوەی لایە کە ماوەیەکە هەندێک لە تیرۆریستانی داعش مەرامیان هەیە ئەو ناوچەیە بکەن بە مۆڵگە و بە جموجۆڵەکانیان ئاسایشی سنوورەکە بخەنە مەترسیەوە، بەڵام پێشمەرگە ئەو دەواازانیان لێ ناکاتەوە. ئێستا نیوەی شەو لای داوە هێزەکانی پێشمەرگەی کوردستان لە حەمرینی دوا سنووری کوردستان بەردەوامن لە کێوماڵەکانیان. لێرەوە ڕێگا لە داعشەگرن و نایەڵن ئارامی و ئۆقرەی دانیشتوانی کوردستان و ناوچەدا بڕێنراوەکان تێک بچێت. ئەم ئۆپەراسیۆن و هەڵمەتانەی پێشمەرگە لە سنووری حەمرین و دەشتایەکانی تبجدا جگەلەوەی پەیامێکی دڵنیاییە بۆ دانیشتوانی ناوچەکە، ڕێ لە هەر سەر هەڵبڕین و هەناسەدانیەکی داعشیش ئەگرێت. سامان کەریم، کورد چات نیوز، حەمرین.